لە کوردستانی دێریندا بە کام زمان قسەکراوە؟ ئەمڕۆ هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا وەڵامی ئەو پرسیارە گرنگە بدەینەوە. نەتەوەکانی جیهان بایەخێکی زۆر بەم بابەتە دەدەن و چەندین پەرتووک و بەرنامەی لەسەر بڵاو دەکەنەوە. ئەوەش لەبەرەوەی کە زمان بەشێکە لە ناسنامە و بوونی نەتەوە و ئامرازی پەیوەندی نێوان خەڵکە. لەبەرەوە زۆر گرنگە کە بزانین زمانەکەمان لەکوێوە هاتووە و چۆن ئەم زمانی ئەمڕۆی لێ پەیدا بووە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بە هەنگاو و لە ڕێگای بەڵگە مێژوویەکانەوە ئەم بابەتە گرنگە یەکلا بکەینەوە. بۆ هەر نەتەوەیەک کە بیەوێت بزانێ زمانەکەی لە کوێوە هاتووە و وەڵامی ئەو پرسیارەی چمکەوێت، دەبێت پەنابەرێت بۆ پسپۆڕە ناسراوەکانی نەتەوەکە لەو بوارەدا. بۆ نمونە پرۆفیسۆر مارف خەزەندار کە خەڵکی باشوورە و خاوەنی چەندین پەرتووکە و جگە لە چەندین بەرهەمی جیاواز لە بواری وێژەی کوردیدا، بە تایبەت مێژووی وێژەی کوردی لە 7 بەشدا نووسیوە. کاتێک کە سەیری پەرتووکەکەی دەکەین، لە ڕاستیدا بایەخێکی ئەوتۆی بەو بابەتە نەدا و بە شێوەیەکی سەرپێیی دەڵێت. زمانی کوردی لە گروپی ئێرانی یان هندۆ ئێرانی بنەماڵی هندۆ ئەوروپیە. ئەو زمانە نەتەوەیەی ئێستا لە ناوەیە بە پێی گۆڕانێکی سروشتی لەو زمانانەوە دروست بووە کە باب و باپیرانی کورد لە پێش هاتنی ئاینی ئیسلام قسەیان پێکردو و پێیان نووسیوە. بەو جۆرە ئەو زمانەی ئێستا کە بووە بە ڕەمزی نەتەوەی کورد لە دوای پەیدابوونی ئیسلام کەوتۆتە ناوە. دەبینرێت پرۆفیسۆر مارف خەزەندار زۆری لەسەر نەنووسیوە و ئەو پێی وایە ئەم زمانە کوردی ئەمڕۆ دوای هاتنی ئیسلام پەیدا بوو و پێش ئەوە زمانی ئێمە هندۆ ئەوروپی یان هندۆ ئێرانی بووە، بێ ئەوەی کە بڵێت زمانە هندۆ ئەوروپی یان هندۆ ئێرانیەکەی کە ئاماژەی پێدەکات کام زمان بووە، چۆن بووە یان چی بووە. واتە دوو دەستەواژەی گشتی بەکارهێناوە، بەڵام ناوی هیچ زمانێکی تایبەتی نەهێناوە. دیارە لە پەرتووکێکی ئاوادا کە 7 بەشە و هەزاران پەڕێ و تایبەتە بە زمان، مرۆڤ چاوەڕوانی ئەوە دەکات کە زانیاری زیاتری چنگ بکەوێت، بەڵام هەر هێندە لەسەر بنەچەی زمانی کوردی دەڵێت. لەم پەرتووکە وەڵامێکت چنگ ناکەوێت کە وەڵامی ئەو پرسیارە گرنگ و سادەیە بداتەوە. دکتۆر سدیق بۆرەکەی کە توێژەرێکی ڕۆژهەڵاتی کوردستانە، ئەویش بە هەمان شێوە لە 3 بەرگی نایابدا مێژووی وێژەی کوردی نووسیوە و خاوەنی چەندین بەرهەمە. دکتۆر سدیق گەورەترین کاری کردووە لەم بوارەدا و ئەو زیاتریشی لەسەر بنەچەی زمانی کوردی نووسیوە، بەڵام ئەویش زیاتر ئاماژە بە زمانی ئاوێستا دەکات. بۆرەکەی پێی وایە کە زمانی ئاوێستا هەر زمانی مادیە، ئەو بۆچوونەش بێ دەرخستنی بەڵگە خراوەتە ڕوو، زیاتر دەربڕینی بۆچوونێکی گشتیە نەک ئەنجامی توێژینەوە، واتە تەنها وتەیە نەک توێژینەوە. هەندێک توێژەری کورد بە زمانی ئینگلیزیش پەرتووکیان لەسەر کورد نووسیوە و لەسەر ئەم بابەتیان نووسیوە. توێژەری کورد ئەمیری حەسەنپور کە کەسێکی زمانەوان بووە و بەشێکی تایبەتی پەرتووکەکەی لەسەر زمانی کوردی نووسیوە. ئەوی شتێکی ئەوتۆ ناڵێت و تا ڕادێک دەڵێ زمانی کوردی نوێ کە دەیبەستێتەوە بە وێژەی نووسرا و تەمەنی 600 ساڵێکە بێ ئەوەی کە ڕوونکردنەوەیەکی تەواو لەسەر بنەچەی زمانی کوردی بدات. دەرخستنی ئەم نمونانە بۆ ئەوەیە کە ئاشنای بۆچوونی کەسانێک بین کە پێشڕەون لە بواری زمانی کوردیدا. ئەم سێ کەساتیە هەمویان بەرهەمی نایاب و گرنگیانێ، بەڵام هەموو بۆچوونەکانی ئەوان لەوە تێپەڕ ناکات کە زمانی کوردی لە ئاوێستاوە دروست بووە. زمانی ئاوێستاش ئەو زمانەیە کە دەقەکانی ئاینی زەردەشتی پێنووسراوە. سەرەڕای گرنگی ئەم بابەتە، بەڵام زۆربەی پەرتووکە کوردیەکان بەشێکی کەم و زۆربەی جار لێڵ لەسەر ئەم بابەتە گرنگە دەخەنە ڕوو. لەبەرەوە تاکی کورد لە ئەنجامدا ناتوانێت وەڵامێکی ڕوونی سەبارەت بە بابەتی گرنگی بنەچەی زمانەکەی چنگ بکەوێت و مژارەکە بۆ زۆری نەمان بە ناڕوونی ماوەتەوە. کەواتە وەک بینیمان
زۆرینەی ئەو توێژەرە کوردانەی کە لە بوارەکەدا پێشڕەون پێیان وایە کە زمانی کوردی لە ئاوێستاوە هاتووە. بەڵام ئەگەر زمانی کوردی لە ئاوێستاوە هات بێت، ئەوە دەبێت ناوی شوێنە دێرینەکانی سەرخاکی کوردستان ئاوێستایی بن. خۆشبەختانە چەندین ناوی دێرینمان هەیە کە هەزاران ساڵە لە سەرخاکی کوردستان تۆمار کراون و لە ڕێگایانەوە دەتوانین لە بنەچەی ئەم ناوانە بگەین. بۆ نمونە هەندێک لە ناوە کوردیەکان نزیکی 2600 ساڵ لەمەوبەر لە کوردستاندا تۆمار کراوە. یەکێک لەو ناوانە لە تەک ڕووداوی ڕاگواستنی جووەکاندا بۆ کوردستان تۆمار کراوە. ئەم ڕاگواستنە لە ساڵی 1922 پێش زایندا ڕوویداوە. ڕاگواستنەکە لە سەرچاوی ئاشووریدا لەو سەردەمەدا تۆمار کراوە بێ ناوهێنانی شوێنەکان. بەڵام لە تەوراتدا لە بەدشی پاشاکاندا ناوی شوێنەکان تۆمار کرا و دەقەکە دەڵێت. پاشان پاشای ئاشوور هەموو خاکەکەی داگیر کرد و بەرەو سامریە چوو بۆ ماوەی 3 ساڵ گەمارویدا. لە ساڵی نۆهەمی حوشیەدا پاشای ئاشوور سامریەی گرت و ئیسرائیلیەکانی بردتە وڵاتی ئاشوور. ئەو لە حالا لە گۆزان لەسەر ڕووباری خاپور و لە شارەکانی مات داینان. واتە نزیکی 2600 ساڵ لەمەوبەر کە مێژووی تۆماری تەوراتە ناوی ناوچەیەکی کوردی بە ناوی گۆزان تۆمار کراوە. بەڵام ئەو گۆزانی کە تەورات ئاماژەی پێ دەکات کام ناوە و ئایا ناوێکی کوردیە؟ ناوی گۆزان لەلایەن ڕابایەکی جوو یەکلا دەکرێتەوە. ڕابای داود لە پێش ساڵی 1832 دێتە شوێنی جیاوازی کوردستان و قسەی زۆر لەسەر جۆکان دەکات. ئەو ئاماژە بە شوێنەکانی ناو تەورات دانە بەدانە دەکات و دووپاتی دەکاتەوە کە گۆزان هەر زۆزانە و دەکەوێتە باکووری کوردستانەوە. ڕابای داود ئەو ڕاستیانە دووپات دەکاتەوە و خۆی بەو شوێنانەتا دەڕوات، بەڵام ناچێتە زۆزان. دەڵێت چەند ڕۆژێک لەو شوێنەی ئەوە دوورە و کورد وەک شوێنی لە وەرگەی هاوین ڕوو دەکەنە زۆزان و دەژڵێت لە نزیک چیای ئەراراتە. ئەمڕۆ چیای ئەرارات لەلایەن کوردەوە بە چیای ئاگرین ناو دەهێنرێت. ئیبن ئەسیریش نزیکی 800 ساڵ لەمەوبەر هەندێک زانیاری لەسەر ناوچەی زۆزان دەدات کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە و دەڵێت. زۆزان ناوچەیەکی فراوانە لە ڕۆژهەڵاتی دیجلە لە دوورگەی ئیبن عومەرەوە و یەکەم سنووری نزیکی 2 ڕۆژە لە مووسڵەوە تا سنووری یەکەمی ئەخلات و سنوورەکەی لە ئازربایجان کۆتایی دێت تا سەرەتای سەلماس و چەندین قەڵای بەهێز لە خۆ دەگرێت کە هەمویان هی کوردانی بەشنەوی و بەختین. جگەلەوە ناوەکە لەلایەن کەساتیهی کریسیانەوە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر تۆماری هەیە. مارماری کە لە ئاماژە بە ئێزیدیەکاندا کە ویستوێتی بیان کات بە کریسیان ئاماژە بە ناوچەی داسن و زۆزان دەکات. کەواتە ناوەکە لە تەوراتدا بەهەڵە کراوەتە گۆزان و ئەو کاتەش هەر زۆزان بووە. هەر لەبەر ئەوەشە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر لە سەرچاوی کریسیانیدا بە زۆزان ناوی هاتووە. بەو جۆرە بە بەڵگەوە دەرکەوت زۆزان کە ناوێکی کوردی و لە زمانەکەدا مانای کوێستان دەدات 2600 ساڵ لەمەوبەر تۆماری هەیە و هەتاوەکو ئەم ڕۆژ کەسایەتی کورد هەیە ئەو نازناوە بەشێکە لە ناویان. واتە ناوی زۆزان ناوێکی کوردیە و ماناکەشی ئەمڕۆ وەک خۆی ماوە. ئەوەی گرنگە ناوەکە لە سەردەمی ئیسلامیشدا نزیکی 800 ساڵ لەمەوبەر ناوی هاتووە و 2000 ساڵیش لەمەوبەر لە سەرچاوی کریسیانیدا ناوی هاتووە. زۆزان نمونەی ناوێکە کە نزیکەی 2600 ساڵ لەمەوبەر تۆمار کراوە، بەڵام ناوەکە هەتاوەکو ئەمڕۆ هەمان مانای هەیە. ئەم ناوە دواتر لە سەرچاوی جیاواز و لە سەردەمی جیاوازیشدا هەر تۆمار کراوە. بەڵام جگە لە ناوی زۆزان ئێمە ناوی تریشمان هەیە کە هاوشێوەی ئەو نازانین کە یەکەم جار تۆمار کراوە، بەڵام پێکهاتەی ناوەکە خۆی ئەومان پێ دەڵێ کە ئەم ناوە دەگەڕێتەوە بۆ سەرەتای شارستانەتی مرۆڤاتی. با سەیری چیای بکەین لە کرماشان. چیای شاماران. ئەم چیایە ناوەکەی لە 3 بەش پێکاتووە: شا، مار لەگەڵ ئان. وشەی شا لە کوردیدا مانای پادشا، شاژن، مەزن دەدات و مار گیاندارێکی ناسراوە و ئان پاشگیری کۆیە. ناوەکە مانای شاژنی ماران دەدات. نزیکترین کۆنترین وشە لە وشەی شای کوردی بریتیە لە وشەی ئیتی
هاشووی زمانی هیتی. وشەی مار سۆمەریە و لەو زمانەدا بە شێوەی مر گۆکراوە. پاشگیری ئان لە زمانی سۆمەریدا بە شێوەی ئێنێ و مادیدا وەک ئانی کوردی هەیە. بۆ جۆرە ناوی هاشوماران یا هاشومرێن بەنزیکی 4000 ساڵیش لەمەوبەر هەر هەمان مانای وشە کوردیەکەی هەبووە. کەواتە هەندێک لە ناوە کوردیەکان هەرچەندیژە مێژووی سەرەتای دەرکەوتنیان نازانرێت، بەڵام پێکهاتی ناوەکە هیچ گومانێک لە دێرینی هەزاران ساڵیان ناهێڵێتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین کە ئاماژە بە شوێنی جیاوازی کوردستان بکەین. با بچینە ناوچەی بادینان و باکووری شاری دۆک. لەوێ ناوی شوێنێک هەیە لە سەر سنووری باکوور و باشووری کوردستان. پێکهاتەی ناوەکە ئەمڕۆ لە زمانی کوردیدا مانایەکی ڕوونی هەیە. لە هەمان کاتدا ناوەکە لە کۆنترین زمانی مێژوودا هەمان مانایە. ناوچەی بەروار یان بەرواری باڵا ناوچەیەکە کەوتۆتە باکووری پارێزگای دهۆک لە باشووری کوردستان و بەشێکی کەمیشی دەکەوێتە باکووری کوردستانەوە. ناوەکە بەرواری باڵا لە 3 بەشی سەرەکی پێکاتوە: بەر، وار، باڵا. ئەم سێ وشەیە لە کوردیدا هەر 3 مانایان هەیە. یەکەم وشە بەر چەندین مانای هەیە لە زمانی کوردیدا، لەوانە پێش، لایەک، لا، ڕوو. لە سۆمەریشدا بە شێوەی بەر مانای لا یاخود تەرەف دەدات. جگەلەوە چەندین مانای تریشی لەگەڵ کوردیدا هاوبەشە. وار لە کوردیدا مانای دەبێتە وڵات شوێن و لە سۆمەریدا ورو ماناکەی دەبێتە شار ناوچە دەڤەر گوند. لە سۆمەریدا بە شێوەی گۆکردنی ئیری هەر هەمان مانای هەیە و لە کوردیدا ئار ماناکانی شار جێی هەوار شوێنی گەورە نزیکترە لە سۆمەری. بەو جۆرە بەرواری کوردی بە سۆمەریش بە شێوەی بەرورو بەنزیکی هەمان مانای ناوە کوردیەکەی بەرواری هەیە. وشەی باڵا کە لە کوردیدا مانای بەرس یاخود سەر و چەندین مانای تری هاوشێوە دەدات و لە سۆمەریدا چەندین مانای هەیە و دوو لە ماناکانی دەبن بە بەرزکردنەوە و هەڵهێنان و چەند مانایکی تر. هەرچەندە مانای بەرزکردنەوە مانای سەرەکی وشەکە نییە لە سۆمەریدا، بەڵام ئەو مانایەش لە زمانەکەدا هەیە. بۆ جۆرە لە کاتێکدا کە ناوی بەروار بە تەواوەتی سۆمەریە، ئەگەر هەیە کە لە سۆمەریدا بە شێوەی بەرئور و باڵا بەنزیکی هەمان مانای بەرواڵی باڵای کوردی دابێت. واتە هەرچەندە مێژووی ناوەکە بە بەڵگەوە نازانین، بەڵام بەڕوونی دەردەکەوێت کە ئەم ناوە کوردی ئەمڕۆ بەنزیکی هەمان مانای سەردەمی سۆمەری هەیە. هەندێک لە ناوەکان چیرۆکی سەیر و سەمەرە و مێژووشیان لە تەکدا. یەکێک لەو ناوانە کێلەشینە کە ناوچەیەکە دەکەوێتە پارێزگای هەولێر و سنووری نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ناوی کێلەشین لە سەردەمێکی دێرینەوە لە کوردستاندا تۆمار کراوە. ناوی کێلەشین زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر لەلایەن سرابەوە ئاماژەی پێکراوە. هەروەها نزیکی 1900 ساڵ لەمەوبەریش لەلایەن جوگرافی ناس پتۆڵمیەوە. ئەوان وەک شوێنێکی شاخاوی لە ڕۆژهەڵاتی هەولێر و لە نزیک سیدەکان ئاماژیان پێکردووە. کێلەشین ناوەکەی بەهۆی کێلێکەوە بووە کە لەو ناوچەیەدا لەلایەن پاشای ئورارت و ئیشپۆنیەوە زیاتر لە 2800 ساڵ لەمەوبەر دانراوە و دەقێکی لەسەر نووسراوە کە وردەکاریەکانی خوێنراونەتەوە. ئەو کێلە هەتاوەکو ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردوو لە شوێنی خۆی مابوو. دواتر لە هەشتاکان و لە کاتی جەنگی ئێران و عێراقدا سەربازی سوپای ئێران بردیان بۆ ئەوێ و ئێستاکە لە مۆزەخانەی شاری ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان دانراوە. پێشتر چەندین گەڕۆکی ئەوروپی کە هاتوونەتە ناوچەکە ئاماژەیان پێکردووە و چەند وێنەیەکیشیان گرتووە. بەڵام ئەوەی کە بۆ ئەم بەرنامەیە گرنگە ئەوەیە کە ناوچەکە بەهۆی ئەو کێلەوە ناونراوە کێلەشین. شین لە کوردیدا بە ڕەنگی شین یان سەوزی تۆخ و خۆڵەمێشیش دەگوترێت. هەر لەبەر ئەوەیە کە ناوچەکە بە ناوی کێلەکەوە ناونراوە. ئەو کاتێک کە زیاتر لە 2800 ساڵ لەمەوبەر کێلەکە دانراوە، نازانرێت ناوی شوێنەکە چی بووە، بەڵام دیارە ناوەکە دواتر بەهۆی کێلەکەوە کراوە بە کێلەشین. ئەوەی کە ڕوونە ئەوەیە زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر تۆماری هەیە بەو ناوە و دەشێت تەمەنیشی زیاتر بێت. ئەوەی کە گرنگە ئەوەیە زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر باو و باپیرانمان ناوی شوێنەکەیان بە کوردی داناوە. بەو جۆرە کێلەشین جارێکی تر ئەوە دەسەرمێنن
کە 2000 ساڵ لەمەوبەریش کێلەشین هەر هەمان مانای داوە و بە زمانی کوردی ئەمڕۆیە. هەندێک جار هەندێک لە ناوی شوێنە کوردیەکان شتێکی ترمان بۆ دەخەنە ڕوو، کاریگەری زمانی بێگانە لەسەر ناوە کوردیەکان. بەڵام سەرڕایەوە بەهۆی زاڵبوونی زمانی کوردی لەو سەردەمە دێرینەدا ئەو ناوانە هەمووی وەرنەگێڕاوەتە سەر زمانی بێگانە، بەڵکو ناوەکە بەشێکی بە کوردی ماوەتەوە و بەشەکەی تری وەرجێڕاوە بۆ زمانێکی بێگانە. لە نزیکی 2900 ساڵێک لەمەوبەر زمانی ئارامی بە ڕۆژهەڵاتە بڵاو بوو بە زمانی فەرمی نووسینی ئەو سەردەمە. زمانەکە بە کوردستانیشدا بڵاو بوو و ئەو دیاردەیە لە ناوی هەندێک لە شوێنەکاندا دەردەکەوێت. یەکێک لەو ناوانە ناوی ناوچەی گەرمیانە. ناوەکە نزیکی 2800 ساڵ لەمەوبەر بە شێوەی خەڵکی گورومو یان گورومی لای ئاشوریەکان تۆمار کراوە. نزیکی 1900 ساڵ لەمەوبەر لەلایەن تۆڵمیەوە بە شێوەی گەرەمایی تۆمار کراوە. هەروەها لە دەقە کریستیانەکاندا نزیکی 2000 ساڵە ناوی ناوچەکە هاتووە بە شێوەی بێتگەرمای کە شێوە ئارامی وەرگێڕانی ناوی گەرمیانی کوردیە. ئەوەش لەبەرەوەی کە وشەی گەرم کوردیە و یان پاشگرێکی مادی و کوردیە و لە شوێنە میتیانەکانیشدا دەردەکەوێت. واتە بەهۆی کاریگەری زمانی ئارامیەوە تەنها بەشی یانی وشەکە وەرگێڕاوە و کراوە بە بێت و لە ئەنجامدا لای ئەوان بووە بە بێتگەرمای. ئەوەش لەبەرەوەی کە وشەی یانیانەی کوردی و میدی و میتانی کراوەتە بێتی ئاشووری و ئارامی. بەڵام گەرمیانی باشوور تەنها نیە. لە ڕاستیدا بەهۆی گرنگی دابەشکردنی ناوچەکان لە کوردەواریدا بۆ کوێستان و گەرمیان و لە کرمانجیشدا بۆ زۆزان و گەرمیان، ناوی گەرمیان لە ناوچێک لە باکووریش تۆماری هەیە. ناوەکە ئاماژە بۆش بە شوێنێک لە نزیک مەڕەش لە باکووری کوردستان. ناوی گەرمیانەکەی باکووریش دێرینە، بەڵام یەکەم جار نزیکی 1700 ساڵ لەمەوبەر لە دەقێکی کریسیانی قەشەیەک بە ناوی حەزرەتی ئەفریم تۆمار کراوە. ئەم قەشەیە پەرتووکێکی ئاینی نووسیوە دژی پێغەمبەرمانی و کەسایەتی بەردەیسان و مارسیۆن. ئەو بە زمانێکی توند هێرش دەکاتە سەر ئەو سیانە و لە شوێنێکدا لە دژی بەردەیسان قسە دەکات کە چۆن شتی لە ناوچە جیاوازەکانی کوردستان هێناوە و دەڵێت. لێکدانەوەی بۆ دەکردن و شتی لە زاراوەی بێتگەرمایی و لە زاراوەی ڕۆها یاخود ئورفە هێنا. بەو جۆرە ئەو سەردەمەش ناوەکە هەر گەرمیان بووە، بەڵام لە بەرەوەی کە زمانی فەرمی ناوچەکە بووە بە ئارامی، ئەوان لە تۆماردا کردویانە بە بێتگەرمای. هەروەک ئەمڕۆکە لە فارسی و عەرەبیدا شارە زووری کوردی دەکەنە شەهرە زوور. بە دڵنیایی ناوەکە لەو بێژوەش دێرینتر بووە، بەڵام بە بەڵگەوە دەردەکەوێت کە نزیکی 2800 ساڵە لە دوو شوێنی کوردستان ناوی گەرمیان هەبوو و ئارامیەکان تەنها لە نووسیندا بە نیوەیی وەریان جێڕاوە. هەندێک جار ژمارەیەک لە ناوە دێرینە کوردیەکان بە تەواوی لەلایەن ئەو نەتەوە بێگانانی کە هاتوونەتە کوردستان وەرگێڕاون بۆ سەرزمانی خۆیان. یەکێک لەو ناوە سەرنجڕاکێشانە ناوی دەربەندی بازیانە لە نزیک شاری سلێمانی لە باشووری کوردستان. زیاتر لە 2800 ساڵ لەمەوبەر پاشای ئاشووری شەلمەنسەر کاتێکە هێرش دەکات بۆ ناوچەی زاموە یان شارە زووری ئەمڕۆ، ئەو کاتێککە دەگاتە دەربەندی بازیان ناوی دەهێنێت. ئەو پێدەڵێت با بێتوو یاخود بابێت. ناوەکە بە زمانی ئاشووری مانای بابێت واتە شوێنی دەرگا دەدات. ئەوەی کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کە ناوەکە لەو سەردەمەشدا هەر بازیان بووە، ئەوەیە کە ناوی بازیان لە زمانی کوردیشدا هەر مانای شوێنی دەرگا یان کردنەوە دەدات. لەبەرەوەی کەوشەی باز لە کوردیدا مانای کراوە دەدات و لە زمانی سۆمەریدا باد مانای کردنەوە دەرباز دەدات و لە هوریدا وشەی باز مانای چوونە ژوورەوە دەدات. واتە بە زمانی هوری ئەو کاتە بازیان مانای شوێنی چوونە ژوورەوەی داوە. ئەوەی مایی سەرنجە لە زمانی ئینگلیزیدا بە دەربەند دەڵێن پاس و بە فەرەنسیش پێی دەڵێن پاس و لە لاتینیشدا هاوشێوێ. واتە ناوی بازیان ئەو پەیوەندیەشی بە زمانە هندو ئوروپیەکانەوە دەکەوێتە ڕوو. کەواتە ئەوە دەری دەخات کە ناوی بازیان لە سەردەمی هوریەکاندا هەر هەمان مانای شوێنی چوونە ژوورەوەی داوە و
ئەمڕۆژ هەر هەمانمانە دەدات. دەبێت بیرمان نەچێت کە لە سەردەمی ئاشووریەکانیشدا ئەوێ هەر دەرگەی تێدا بوو و لە سەردەمی بابانەکانیشدا هەر بە هەمان شێوە بوو. بۆ جۆرە لە ڕێگای ناوی بازیانەوە ئەوە دەردەکەوێت کە ئەو سەردەمەی ئاشووریەکان هاتوونەتە کوردستان، خەڵک بەو شوێنیان گوتووە بازیان و ئاشووریەکان ناوەکان وەرجێڕاوە بۆ بابێت. سەرنج دەدرێت ناوەکان لە شوێنی جیاوازی کوردستان و لە قۆناغی جیاوازدا تۆمارکراون. بەڵام هەر ناوی شوێن نین، بەڵکو هەندێک جار ناوی زۆر ئاڵۆز و لێکدراوی هۆزێک دێرینەی زمانی کوردیمان بۆ دووپات دەکاتەوە. یەکێک لەو هۆزانی کە لە نزیک ئەرمێنیاوە ناویان هاتووە و بە بنەچە ئەوروپی بوون، هۆزێکی سراکیە. سراکیەکان خۆیان لە بەشێکی تووشایی ئەمڕۆ وڵاتی بەڵکاندا دەژیان و بە پێی توێژینەوەکانی ئەمڕۆ بولگاریەکان نزیکترین کەسن لەوان. سرا بۆ زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بە هۆزێکیان دەکات کە لە نزیکی کورد ژیاون بە ناوی سەرەپەڕەیی و ئەو دەڵێت. هەندێک لە سراکیەکان ناوەکان بریتیە لە سەرەپەڕەیی یان ملپەڕێن و دەڵێن لە سەر و ئەرمینیادا دەژین لە نزیک گۆرانی و مادەکان. واتە جگەلەوەی کە ناوەکە تۆمار دەکات، سرا بۆ ماناکەی ڕوون دەکاتەوە. ئەم ناوەش ناوێکی ئاڵۆز و دەتوانرێت باڕوونی بەشەکانی جودا بکرێتەوە بە شێوەی سەر بزوێن، پەڕ بزوێن لەگەڵی. واتە دوای زیاتر لە 2000 ساڵ دەردەکەوێت کە هۆزێک بەڕوونی ناوەکان کوردی بووە. ئەم نمونەیە دیسان دێرینی زمانی کوردی دەخاتە ڕوو. وەک دەبینرێت ناوەکان هەر ناوی سادەنی، بەڵکو هەندێکیان لێکدرا و ئاڵۆزن. سەرەپەڕەی نمونە یەکێک لەو ناوانە بوو. جگەلەوە هەندێک لە ناوەکان ناسنامەی حکومڕانە دێرینەکانی سەرخاکی کوردستانمان بۆ دەستنیشان دەکەن. یەکێک لەو حکومڕانانە مانایەکانە کە لە نزیکی 2900 ساڵەوە تۆماریانەیە. مانایەکان نزیکی 2900 ساڵە لە موکریاندا تۆماریان هەیە، بەڵام خۆیان زۆر لەو مێژووە دێرینتر بوون. خۆشبەختانە لە ناو تۆمارە دێرینەکاندا ئاماژە بە ناوی هەندێک لە پاشا و هەروەها شوێنەکانیان کراوە. بۆ نمونە شوێنێکیان بە ئاوکانی ناوی هاتووە، شوێنەی تریان بە شوانەدۆڵ ناوی هاتووە، شوێنێکیان ناوی زیردەکە بووە کە ئەمڕۆ چیایەک لە نزیک سنجار هەیە بە ناوی زەردەک، و شوێنێکی تریش ناوی سووری کەش بووە کە ڕێک سوورەکەشی ئەمڕۆیە. تەنانەت لە دەقێکدا کە بە زمانی ئەکەدی نووسراوە، مانایەکان بە مانایەکان و ناویان هاتووە کە ڕێک مانایەکانی ئەمڕۆی زمانی کوردیە. ئەوەی کە ئەو ڕاستێ دووپات دەکاتەوە، لە ناو ئەو شەکەمانەی زمانی مادیدا ئامرازی کەی ناسین و ئانی کۆ هەردووکی هەبوون. واتە لەو سەردەمەشدا ئەو ناوە بە زمانی مادەکانیش هەر هەمان مانای مانایەکانی کوردی ئەمڕۆی داوە. هەروەها ناوی پاشایەکیان بە ئازا تۆمار کراوە. ئەمانە هیچ گومانێک ناهێڵنەوە کە بەشێک لە ناوی شوێن و کەسایەتی مانایەکان هەر کوردی بوون و ئەم ناوانە هەندێکیان 2900 ساڵ لەمەوبەر تۆماریانێ. وەک سەرنج دەدرێت ناوەکان لە شوێنی جیاوازی کوردستاندا، بەڵام هەر ناوی شوێن نین، بەڵکو ناوی خەڵکیشن. لە ڕاستیدا ئەم ناوانە ژمارەیان زۆرە و چەندین بەرنامەشیان پێویستە. بەڵام ناوی دوو گوند لە باشووری کوردستان لە کاتێکدا کە دێرینی زمانی کوردی دووپات دەکەنەوە، لە هەمان کاتدا پەیوەندی زمانی کوردی لەگەڵ زمانە هەندۆروپیەکاندا دەخەنە ڕوو. دوو گوندی دراوسێت لە باشووری کوردستان هەن بە ناوی سەرگەڵ و بەرگەڵوو. ناوی سەرگەڵ و پێک دێت لە سەر لەگەڵ گەڵوو، واتە سەرەوەی گەڵی، و بەرگەڵ و پێک دێت لە بەر لەگەڵ کە ماناکەی دەبێتە لا لەگەڵ گەڵوو، بەردەم گەلی یا پێشگەلی. ئەم دوو ناوە نازانرێت لە کێوە لە کوردستاندا هەن، بەڵام پێک هاتە و بنەچەی ناوەکە مێژوێکی زۆر دێرین دەخەنە ڕوو. ئەگەر سەرنج بدرێت بە مانایەکی نزیک لە چەند زمانێکی هندۆروپیدا سەرگەڵ و بەرگەڵ و بە نزیکین هەمان مانا دەدەن. کوردی سەرگەڵ و بەرگەڵ، ئیتالی سۆپرەگۆلا لەگەڵ پریگۆلا، لاتینی سوپەرگولا لەگەڵ پرەیگولا، ئینگلیزی سوورگەڵی لەگەڵ پریگەڵی. جگەلەوە ئەگەر سەیری ناوی سۆمەریش بکەین،
ئەو پەیوەندیە دەبینین. بۆ نمونە لە سۆمەریدا وشەی سوهور بە مانای تەپڵی سەر پۆپەی درەخت لەگەڵ پۆپنە کە لە سەری کوردی نزیکە. لە سەومەریدا گەلی مالای قورک لەگەڵ بۆری هەوا دەدات کە لە گەلووی کوردی نزیکە. بەر لە سۆمەریدا مانای دەرەوە لا تەرەف دەدات. بۆ جۆرە ناوی سۆمەری سوهورگەلی لەگەڵ بەرگەلی مانایەکی نزیکی دەبێت لەگەڵ سەرگەڵ و بەرگەڵ. هەروەها ئەو پەیوەندیە لەگەڵ زمانەکانی ئینگلیزی و ئیتالی و فەرەنسی و لاتینیشدا دەردەکەون، هەروەک لەم خشتێدا ڕوون دەبێتەوە. ئامانجی ئەم بەرنامەیە ئەوە بوو کە بزانین لە کوردستانی دێریندا بە کام زمان قسەکراوە. ئێمە ناوی تەمەن 2900 ساڵەمان خستە ڕوو کە کوردی ئەمڕۆ لیان تێدەگەن. باشە ئێمە ئاماژەمان بە هەندێک پەرتووکی ئەکادیمی کرد لەم بەرنامەیەدا کە دەڵێن زمانی کوردی لە ئاوێستاوە هاتووە. ئەی کەواتە بۆ ئەم ناوانە هیچیان ئاوێستایی نەبوون. بابەتی ئەوەی کە زمانی کوردی لە ئاوێستاوە هاتووە لە سەدەی 20دا هاتە ناو کۆمەڵگەی کوردیەوە و ئەو هەوڵانش بەرهەمی توێژینەوەی کورتخۆی نەبوون، بەڵکو ئەنجامی لاساییکردنەوەی هەوڵەکانی ئەوروپا بوون. لەو بوارەدا ئەوروپاش ئەو هەوڵانەی لەژێر سایی تیۆریەکدا داڕشت بوو کە بە تیۆری ئاری دەناسرێت. تیۆریەکە ئەمڕۆ لە ئەوروپا خۆیدا بە ئەفسانەیەکی نازانستی لە قەڵەم دەدرێت. پەیوەندی ڕوونی لە نێوان زمانی کوردی و ئافێستادا هەیە و من نزیکی 12 ساڵ لەمەوبەر لە فەرهەنگێکی گەورەدا ئەو پەیوەندیم خسۆتە ڕوو. بەڵام بوونی پەیوەندی دوو زمان ناکاتە تەواوکەری یەکتر. جا هەرچەندە لە ناو خۆماندا ئەم چیرۆکە دەجێڕنەوە گوایە کە ئاوێستا زمانی کوردی کۆنە و هەندێک جار دەڵێن زمانی مادی خۆیەتی. بەڵام زۆرینەی ئەو توێژینەوە زانستیانەی کە لە جیهاندا کراون گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە زمانی ئاوێستا زمانی خەڵکی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئێران بووە. زۆربەی ڕووداوەکانی ناو ئاوێستاش لەو شوێنانن کە ئەمڕۆ بە ئەفغانستان و پاکستان و تاجیکستان و تورکمانستان و ئوزبەکستان دەناسرێن. جگە لەوانە هەموو ئەو ناوانەی کە لەم فیلمە داخرانە ڕوو لە ئاوێستادا نین. بۆ نمونە ناوی یەک و شوانە دۆڵ، ئازا، زۆزان، ئاوکانێ، سەرەپەڕەیی، کێلەشین، شاماران، سەرگەڵ و بازیان، گەرمیان و چەندین ناوی تر کە لەم بەرنامەیە داخرانە ڕوو هیچیان لە ئاوێستادا نین. واتە بەڵگەی ناوە دێرینەکان کە شوێنی جیاواز و سەردەمی جیاواز و کەسایەتیش لە خۆ دەگرن هیچیان بە زمانی ئاوێستایی نەبوون. وەک بینیمان سەرەڕای دەرخستنی ناوی جیاواز هیچ کام لە ناوەکان ئاوێستایی نەبوون. بەڵام ئێمە لەم بەرنامەیەدا بە دوای وەڵامدا دەگەڕین. لە کوردستانی دێریندا بە کام زمان قسەکراوە. لەبەرەوە ئێستاکە کاتی وەڵامدانەوەی ئەو پرسیارە گرنگە. لە ڕاستیدا وەک لە ڕێگایی بەڵگەکانەوە کەوتە ڕوو. لە کوردستاندا هەمیشە زمانی کوردی قسەکراوە. ئەم زمانەش یەک زاراوە نەبووە، بەڵکو لە سەرەتای مێژووە زاراوەی جیاوازی کوردی لەسەر خاکی کوردستاندا قسەکراوە. زمانی تریش لە دەرەوەی کوردستان هاتۆتە سەر خاکەکە. هەندێک لەو زمانانە خزمایەتیشیان لەگەڵ کوردیدا هەبووە و هەندێکیشیان پەیوەندیان نەبووە لەگەڵی. بۆ نمونە زمانەکانی وەک ئەکەدی، ئارامی، ئاشووری، عەرەبی، تووکی و چەندین زمانی تر کاریگەریان لەسەر کوردی داناوە و کوردیش کاریگەری لەسەر ئەوان داناوە. بەڵام زمانی سەرخاکی کوردستان هەر کوردی بووە، بەڵام ئەمڕۆ لە ژێرناوی جیاوازدا ئەو زاراوە دێرینە کوردیانە دەناسین. دیارە ئەو کوردی ئەمڕۆ قسەی پێدەکەین بە زارەکانی وەک لوور، کەلهوور، سۆرانی، کرمانجی، هەورامی و چەندین زار و بنزاری تر هەمویان پاشماوەی ئەو زمانە دێرینانن کە لەسەر خاکی کوردستاندا قسەی پێکراون. بەو جۆرە زمانی سەرخاکی کوردستانی دێرین کوردی خۆی بووە بە شێوە دێرینەکەی. زمانی کوردی دێرین لەگەڵ سەردەمدا گۆڕاوە و زۆر وشەی بزر کردووە و وشەی نوێ هاتۆتە شوێنێن. بەڵام هەندێک لە ناوەکان پێمان دەڵێن
کە بناغەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی زۆر دێرین و زمانی کوردی زمانی دروستبووی سەرخاکی کوردستان خۆیەتی. دیارە هەموو ناوە دێرینەکان وەک کوردی ئەمڕۆ نین و زۆریان مانایان لە کوردی نوێدا نەماوە یان گۆڕاوە، بەڵام چەندین ناوخرایە ڕوو کە دوای 2900 ساڵ وەک خۆیان ماون. هەر لەبەر ئەوەیە کە ئێمە لە ساڵی 2013ەوە تیۆری زمانە زاگرۆسیەکانمان هێناوەتەکایەوە کە زمانی کوردی زمانێکی سەرەکی ئەو لقە زمانەوانیەوە و وەک زمانی دایک بۆ هەموو زمانە هەندۆروپیەکان ڕۆڵ دەبینێت. کەواتە زمانی دێرینی سەرخاکی کوردستان هەر زمانی کوردی خۆی بووە بە شێوە دێرینەکەی نەک زمانێکی تر. لەم بەرنامەیەدا لە ڕێگەی ناوی جیاوازەوە کە هەندێکیان تەمەنیان نزیکی 2900 ساڵە دەرکەوت کە زمانی دێرینی سەرخاکی کوردستان زمانی کوردی خۆی بووە بە شێوە دێرینەکەی. دانانی ئاوێستا بە باوانی زمانی کوردی لە ئەنجامی توێژینەوەی خۆماندا نەبووە، بەڵکو لاساییکردنەوە و کۆپیکردنی توێژینەوە ئەوروپیەکان بووە کە خۆیان لەسەر بناغەی تیۆری نازانستی ئاریەکاندا ڕێژابوون. بەرنامەی خۆناسین لەم ئەڵقەیەدا ناسنامەی زمانی دێرین و ڕەسەنی سەرخاکی کوردستانی یەکلا کردەوە. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین. بێزیاد و بێکەم تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.